تا زۆر بەخێر بێن سەرچاوە ئەوڕۆ یادی شەهیدێکی دیکەیان لە شەهیدەکە قارەمانەکانی کوردستانەویش کاک عەلی عوسمانە. بەڕاستی جێگا شانازیەکە من خۆم بە بەختەوەرە زانم باسی ئەو قارەمانەکەم. من لە سەرەتای ساڵی 92 لەگەڵوان پێشمەرگە بووم بەیەکەوە. بەڕاستی لە ڕووی کارزما و لە ڕووی دانان و لە ڕووی بەڕێوەبردنی بەڕاستی وەسف ناکرێت بە من وەسی بکەم، بەڵام بەڕاستی ئینسانێک بوو لە هەموو جێیەک و لە هەموو کون و کوژبنێکی ئەو وڵاتە خەڵک خۆشیان دەویست و بەوەی کە مخلیسە دۆ کورد و کوردستان بە تایبەتی دۆڕەبازی بارزانی نەمر و بۆ جەنابی سەرۆک کاک مەسعود بەڕاستی فەراغێک بوو کە ئێستا پەیا بوویە و پێم من ناتوانم بۆ بێم کە ئینسانێک کە وەکووی زۆر بە کەمی دروست ببنەوە، چونکە ئینسانانە کە لە مەکتەبێکی وا پەروەردەکرا بوون بەڕاستی خەڵکیان پێیاگان و لە حەقی خەڵکیان دەپرسی ئەو خەڵکێک کە مخلیسە بە ئێرادە و بە هێزیاندا ئەنا پاڵپشتانی دەکرد و دیفاع لە ئینسانی مەزلوم دەکرد و بۆ ئەوەی ئەو ملەتە ڕزگار ببیت و هەر ئەوەندە زۆر سپاسەکەم بەخێر بن. تەگە ئەمەرەدا بوون ئەمەر عوسمانە عەلیش برایەوە بوو چۆنە شەڕی خوا کوڕچی قەهرەمانێکی وەبوو چ ئەوی نەبوو. ئەرێ وەڵا هەندەیە پەسفەت و زیلەک و ئەو بوو چ ئەوی نەبوو مشکلە هەندێ پەورز بوو لۆ پێشمەرگی حتا شەڕی خوا کوڕچی خەلاص بوو مەهەب پێکەوە. ئەی وەڵا ئەمە عادی تۆپخانێ بووین تۆپێ 120 ئەرێ وەزا شۆرا خاڵ عەلی خەسارەتەکە زۆرە مەزنە عوسماندا چ بکەین چۆ هذه ولا لا داستي چه داستانه چه شرکی ذکرابون بخودی ملش بخودی هلا هشتا و صاري را ما بيك هشتا و بينزي حتى خلاص هذه ولا لا شر ايرش ميل قصورش ما باش ضربنا تقام ضرب والشر کوئی باش ضرب ولا کی کارگر هبود بخودی یا و جبهات گرفت بخودی او بسركدات يا مخراكت وتشيلي عمر ابو تقصوري نب برا خال علی عثمان اما تقریبا 45 سال 4 سال اما پیک و اینه از و یک زنجر یک جی یعنی وصف و که ببین 2 دقیقه و 3 دقیقه نه تکرنی بس پکورتی علی عثمان های بریندار بود 29 سال پیش رو که بریندار بود پیول شهر بریندار بود 30 دقیقه تا هنو که جاره که بیش 2-3 جاره های بریندار بود هدیه مدام وکی دی شور شادی است که گدانه بوم بس ل79 حتی 20 دقیقه حتی هولی هات هم پیک و بوین لبندی میه که مرده و هم خودی کرده مروه توی که علی عثمانه یعنی نبون له همس روکیده له تعاملات یا پیشمرگه له نرم و علیمیه له هوالگری گشتی بو اما همیان میزید خود للا جور دانه و میز به قرآن دانه بو به قرآن پیشوازی خلکی تکر علی هندی تازه از وصفه و بکن شر خواه کرکی تیجی پیک و بو شر کوری پیک و بو شر یعنی هر شر که حابی تکرنه علی تیدا بو علی عثمان قیمتاوه وصفه هیچ وقتی که بکسک ببرده وصفه که مدحی و کم نتوانید علی بەداخەوە برینێکی گەورەی لەسەر دڵی مە بەجێهێشت نمونەی ئەخلاق و تێکۆشان و خۆراگری بوو لە مێژووی ژیانی خۆی تا ئێستا کۆمەڵێک بەرپرسیارەتی گرنگی بینیوە لە عینی کات 3 جار لە ژیانی خۆیدا بریندار بووە سەرەڕای ئەوەی کە تا ئاخر لەحزە بەهۆی برینەکەی خۆی دەیناڵاند نقطەیەکی زۆر گرنگ کە لە لای من جێی سەرنج بوو بەو خۆراگریە بەو پەڕی تەحەملەوە بەردەوام بوو تا ئاخر ساتەکانی ژیانی تا ئاخر هێزی کە لە جەستەیدا بوو بەردەوام بوو لە خزمەتکردن نمونەی ئەو نەوە قەهرەمانە لە مێژووی کوردایەتی ئێمەدا گەلک زۆرن بەڵام نمونەی وەکو مام عەلی کە بەو برینە گەورەی کە لە قاچیا لە جەستەیدا هەبوو
ئەوەندە سەبورانە لەگە تاکتاکەی هاوڕێکانی خۆیشان بەشان خزمەتی دەکرد و هەولی دەدا بە بەردەوام کێشە و ئاریشەکانیان بۆ چارەسەر بکات و دەنگی بگەنیتە جێی مەبەست. بەڕاستی نمونەیەکی بارزی ئەخلاق، پاکی، دلسۆزی و قەهرەمانی بوو و هیوادارم نمونەی بەردەوام بێ لەناو ئەو گەلە لەناو هەموو ملەتی کورد بە شانازیەوە سەری ڕێز و نەوازشی بۆ دادەنوێنین و تەمەنا دەکەین جێگای بەهەشتی بەرین بێت و دووبارە سەرخۆشی لە هەموو ئێوەی بە ڕێز و ئامادەبوو دەکەم و بە تایبەتی لە خاڵ عومەر و خانەوادە تێکۆشەرەکە. زۆر سپاس.